لە یەک چرکە 100,000 کەسی کوشت. قمارچێکی عەجایب لەشی هەموو بە تادۆدا پەشرایە. نێرەکەری بوارێ، کوڕە موسڵمانێک، خۆشەویستینی هەمووان. ئەم برادەرەش تا مرد هەر بە سینگلی سەرینایەوە. ئەمانە حەقیقەتی بەشێکن لە سەرکردەکانی ئەمریکا. گەر دەتەوێت زیاتر بزانیت بینەری ئەم راپۆرتە بن. چەند زانیارێکی سەرنجڕاکێش لەسەر سەرۆکەکانی ئەمریکا. جۆرج واشنتن یەکەم سەرۆکی ئەمریکا بوو بەبێ ڕکابەر لە هەردوو دەورە هەڵبژێردرا. جۆن ئادەم کە دووەم سەرۆک بوو هەمیشە لە مەکتەب ڕای دەکرد و غایب دەبوو لەبەرەوەی زۆر حەزی لە ڕاوەماسی بوو. تیۆدۆر ڕۆزڤێلت گەنجترین سەرۆک بوو لە تەمەنی 42 ساڵی بووە سەرۆکی 26ەمینی وڵات. هەروەها تاکە سەرۆکیش بوو کە تاتۆ لەسەر جستەی نەخشێنرا بوو. سەرۆک دەیڤید ئەجیسن ماوەی سەرۆکاتیەکەی تەنها یەک ڕۆژ بوو لە ساڵی 1949 ئەویش ڕۆژی یەکشەمە بوو. بووە سەرۆکی کاربڕێکەری وڵات تا سەرۆکی هەڵبژێردرا و سوێندی یاسایی دەخوات لە ڕۆژی دووشەممە. جێمس گارفیلد دەتوانێت لە یەک کادا بە هەردوو دەست بە دوو زمانی جیاواز بنووسێ، ئەویش زمانەکانی لاتینی و یۆنانی بوو. سەرۆک هاری ترۆمان فەرمانیدا بە بەکارهێنانی بۆمبی ئەتۆمی لەسەر هەردوو شاری ناکەزاکی و هیرۆشیما یابانی لە ساڵی 1845. ئیبراهیم لینکن بە مەترێک و 90 سانتیم باڵابەرزترین سەرۆک بووە. هەروەها جێمز مادیسنیش بە مەترێک و 64 سانتیم کورتترین سەرۆک بوو. ویلیەم هاریسن بە شێوەیەکی فەرمی کورتترین ماوەی سەرۆکایەتی کردووە بە 32 ڕۆژ. ئەویش دوای 32 ڕۆژ لە سەرۆکایەتیکردن بە نەخۆشی لە ئۆفیسی سەرۆکایەتی گیان لەدەستدەدات. جۆن تەیلەر تاکە سەرۆک بووە خاوەنی 2 ژن و 15 منداڵ بووە. جەیمز بۆکانە سەرۆکی 15هەمینی وڵات تاکە سەرۆک بووە کە بە سینگلی ماوەتەوە. ڕۆدفۆرد هەیس یەکەم سەرۆک بوو کەوا تەلەفۆنی بەکارهێنا لە کۆشی سپی لە ساڵی 1977. لە سەردەمی بنجامین هاریسن بوو کە کارەبا ژوورەکانی کۆشی سپی ڕووناکردەوە لە ساڵی 1991. دوو لە سەرۆکەکان کوڕ و باوک بوونە، ئەوانیش جۆن ئادەمس و جۆن کوێنسی ئادەم لەگەڵ جۆرج ئێچ.دەبلیو بۆش و جۆرج دەبلیو بۆش. هەروەک دەزان باراک ئۆباما یەکەم سەرۆک بووە کەوا لە بنەچەی ئەفریقی و ئەمریکی بووە ڕەشپێز بوو. مارتن بۆرەنی سەرۆکی هەشتەمی وڵات یەکەم سەرۆک بووە کەوا لە خاچی ئەمریکا لەدایک بووە، بەڵام ئەوانی پێشخۆی هەمویان بە ئەسڵ بەریتانی بوونە. فرانکلین ڕۆزڤێلت سەرۆکی 32مینی وڵات درێژترین ماوەی سەرۆکایەتی کردیە بە 3 دەورە لە ساڵی 1933 تا 1945، ئەوەش لەبەر بوونی شەڕی جیهانی دووەم. سەرۆک ئایزنهاوەر یەکەم سەرۆک بوو کەوا سواری هەلیکۆپتەر بوو. ریچارد نیکسن قمارچێکی زۆر شارەزا بوو، تەنانەت ئەو پارەی کە بردبیەوە یارمەتیدا تا لە ڕکابەرایەتیکردن بۆ سەرۆکایەتی براوە بێت. تا ئێستا 4 سەرۆک کوژراون لە ماوەی سەرۆکایەتیکردنیان، ئەوانیش سەرۆک ئیبراهیم لینکن، گارفیلد، مکینلی و جۆن کێنەدی. گراند سەرۆکی 18مینی وڵات تاکە سەرۆک بۆ لە ماوەی سەرۆکایەتیکردنیدا دەستگیر کرابێت. لیندن جۆنسن تاکە سەرۆکە لە ناوفڕۆکە سوێندی یاسایی خوارد بێ بۆ ئەوەی ببێتە سەرۆک، ئەوەش دوای ئەوەی جۆن کێنەدی تیرۆر کرا لە شاری داڵاسی ویلایەتی تێکساس. تا ئێستا 2 سەرۆک ئیمپیچ واتە دەسەڵاتیان لێسەندراوەتەوە بە تۆمەتی جیاجا، ئەوانیش ئاندرۆ جۆنسن لە ساڵی 1968 و بیل کلینتن لە ساڵی 1998. هەروەها 2 جاریش هەڵدرا لە دۆناڵد ترەمپ وەرگیرێتەوە بەڵام سەرکەوتوو نەبوون. جۆن بەهادینی خۆشمان مەبەستم جۆن بایدنە سەرۆکی ئێستا بە مەداڵی کێشەی زمانگرتنی هەبووە، چەندین جار ڕووبەڕی توانجی هاوڕێکانی بووەتەوە لە قوتابخانە. بەپێی ڕاپرسی تا ئێستا خۆشەویستترین سەرۆک ئیبراهیم لینکن بووە. لە کۆتاییدا ئەو ماوە بڵێن کامایە لە هەمووان سەرنجڕاکێشتر بوو بۆ تۆ. گەر خاڵێکی ئێمە نایزانین تۆ دەیزانی، لە کۆمنتەکە بنووسە با خەڵکی تر ئیستیفادە لێ بکە و پۆستەکە جوانتر بێت. تا ڤیدیۆشتر هەرشاد بن.